ئەنجومەنی مامۆستانی ناڕازی سلێمانی هەنگاوەکانیان بۆ گواستنەوەی موچەکانیان بۆ سەر بەغدا چڕتر کردوتەوە. لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هاشتاگێکیان ڕاگەیاندووە کە نایانەوێت چیتر پێدانی موچەکانیان لەلایەن هەرێم بێت. ئەوە لە کاتێکدا لە دوایین لە دوانیدا وتەبێژی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم ڕایگەیاند دەبێت موچە تەنها لە ڕێگەی هەرێمەوە دابەش بکرێت و ناکرێ بەغدا ڕاستەوخۆ بینێرێت. پەنجەی تۆمەتیشی بۆ ئەوانە درێژ کرد کە واژۆیان بۆ ئەو مەبەستە کۆ کردوتەوە. بەنسبە ئەو یادداشتەی کە پێشکەش کرا بۆی کە حکوومەتی فیدراڵ ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدات، هەر کەسێک واژۆی لەسەرم یادداشتە کردو اینجا هەر کەسێک بێت کەسێکی نابەرپرسە بەرامبەر بە خوێنی شەهیدان، بەرامبەر بە پەرلەمانی کوردستان، بەرامبەر بە حکوومەتی کوردستان، بەرامبەر بەو ڕەنج و خەبات و قوربانیدانی کە هەرێمی کوردستان هەی بووە بەو خوێنەی کە پێشمەرگەکانی ئێمە لە ڕابردوو ڕشتویانە بەو خەبات و قوربانیدان و ناڕەحەتی کە بەسەرم میلەتەدا هاتووە و ئەوانەی کە ئەم واژۆیەیان کردووە ئەگەر تەنها دەستوری عراقیان خوێندبێتەوە بێگومان نەئەکەوتنە هەڵەی لەم جۆرەیەوە، چونکە لەناو ئەو مادانەی کە پەیوەستە بە هەرێمەکانەوە بە تەواوەتی پێچەوانەی ئەم کارەیەکە کراوە و بە دیاریکراوی بە تەحدیدی ئەگەر بڵێم تەنها باسەیری مادەی 117 دەستوری عراقی بکەن اینجا ئازانن چ مانایەک بە واژۆکەیان ئەمێنێتەوە. ئەمە هاشتاگی مامۆستانە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بۆ گەڕانەوەی موچەکانیان بۆ سەر بەغدا. پێشتریش 6,000 واژۆیان کۆ کردوێتەوە و ڕادەسی کاربەدەستانی بەغدایان کردووە. مامۆستایان دەڵێن حکومەت لە جێی لێدوانی بێبنەما باگرفتەکانیان چارەسەر بکردایە بەر لەوەی دۆخەکە بگاتە ئێرە. ئێستاش هیچ متمانەیەکیان بە حکومەتی هەرێم نەماوە، تەنها داوا لە بەغدا دەکەن موچەکانیان بدات. بۆ وەڵامێکی کورت و پخدووە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا با کاڵێ موچە نابێ لە بەغداوە بدرە ڕاستەوخۆ با پێش هەموو شتێک پێشەوە هەورامی با موچەکەی سەرۆک بارزانی و ئەو 84 هەزارەی تر کە لە کوردستانان و موچەکانیان لە بەغا با ئەوانە لەوێوە نەبێ، ئەوانە بێ بە نایاسایی ئەوەی ئێمەش نابێ، بەڵام بە شێوەکارێکی یاسایی موچە ئەتوانرێ بە ڕێگەی کار لە بەغداوە بدرێ مادەی دەستوری حکوومەتی فیدراڵی لەسرە موچە خۆر ئیتر بەسە تاکەی موچەی لای نەوت دزەکان بێ، تاکەی موچەی لای موچە دزەکان بێ. اینجا کە کابرا خۆی موچە دزە نایدە بە خاوەن ماف، خۆی موچە دزە کە منیش موچەکەم دزراوە نە من چارێ ئەو نە ئەو چاری منێوێ سەرۆکی حکوومەت من تێناگەم ئەڵێ چی یعنی ئەڵێ چی ئەڵێ لە لای خۆمەوە ئێوە نەتدا چێ دەستی گرتبووی تۆ 33 ساڵە کیانی کاکە بۆ ئەوەت نەکرد تۆ دوو محافظە لە بەردەسا بوو بۆچی وات لەو خەڵکە کرد بۆ سەرگەردانەکە بۆ عایلت هەڵوەشانەوە بۆ خەڵکە تووشی مێنەتی کرد بۆ خەڵکە تووشی ئەوە کرد کە وڵاتەکەی بەجێڵە بۆ خەڵکە تووشی ئەوە کرد قوڕبا بەسەری عایلەکەی تێکباتەوە بۆ خەڵکە تووشی بەرەڵای دنیا ئەنەوە عشقڵ فەسادەت کرد کاکە لە پێناو چییە؟ وڵاس وسەجا من ئەو پشتم لە سەیرە ینی تۆ بڵێ وەڵام من لێم گەڕێ بە پارەکە و بێ منەی خۆم بۆ خۆم خەزنی یەکەم ئەم بە کچە مۆدل تەخشان و پەخشانی پێکەم تۆش با معاشی منش لە بەغاوە بێ قەیچەکەی مشکلەیە با من لە بەغاوە بێ بە سەفتە بەس تۆ ئەو 6,000 کە لە وەریەگری نابرە لە برسا مەی خۆ قەینا بالای من بێ نابێ ئەوسەر ئەوە نابێت لە کەونە شتیوا ڕووی نەداوە لە هیچ شوێنێکی دنیا ڕووی نەداوە تۆ ماوەی 3 مانگە موچەی فەرمانبەران و مامۆستایان دابەش نەکراوە لە بەرامبەر خەمساردی حکومەت بۆ چارەسەرکردنی گرفتی موچەش. مامۆستایان و فەرمانبەران خۆیان ڕێگەی بەغدایان گرتوۆتە بەر، بەڵام ئەو هەوڵانە سەر و دڵی کاربەدەستانی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی گرتووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.